پرسیاری 26 مەڵێ سەلام عەلەیکم مامۆستاجان. ئەرێ مامۆستا ڕەئی چییە لەسەر سەرۆکی ئێستای چیچان ڕەمەزان قادیرۆڤ؟ کورە ڕەئیم چییە لەسەر کابرایەکی جاشی خائین؟ وەڵڵاهی هەرچی صیفەتی خراپی قیاداتی کورد هەیە، قیاداتی جاش و عەشایر و ئەنجا زەمانی ئەنفالەکان و جاشی 63 و جاشی 66 و جاشەکانی تری هەرکی و سورچی و ئەنجا حاجی برایمی چەرمەگا و هەرچی جاشی کورد ئەنج هەرچی تەمەنەوە خۆشی هەرجاش بوو، چونکە هەر لەو کاتێک کە مقاوەمای ڕووسە کرا جێشی چیچانیەکان لەمبەر بوو، نیوەی جێشەکەی جیا کردە و چوو بۆ تەرەفی حکوومەت بوو بەجاش. دارەمار یەکەم جاشێتیەکەی دووهەم ئەم کابرایە لە سەرسەرێتی و هەر لە گەنجێتیەوە خەریکی سەرسەرێتی و پیا و خراپی و خراپەکاری و ڕۆژ التیزامی دینی لە دەرنەکەوت. بە گەورەیش بوو کە شوشەی بۆتینە، وڵاتەکەشی تەسلیم بە بۆتین کردووە، خەڵکی چیچانێشی هاندا بۆی کە بیانکە بە پۆلیسی عەسکەری بیان نێرە بۆ شام. زۆر لەوانەی لە شام کە ڕووسن هیچی چانن و ئەم تاغوتەش نردوێتی. وەڵا کاکە گیان ئەمە کابرایەکی جاش و خائین و من پێم وایە تاغوتە، خوای گەورە لە باوکی ڕسواتری کە ئینشاءڵڵا، چونکە باوکیان تەقاندەوە بەڵکو ئیشەڵڵا ئەمیش پارچەی نەمێنێ.